هاوڕیان بەخێر بێن کێشە نیە هەر نەقسە باز دەکەین هەردەمێ ڤیدیۆکە لە زیاتی بە کورتە ڤیدیۆ بکەم دێنە هەمووتان دیتان گەنجی هەولێر بە سەدان گەنج ڕژانە شەقام و دەستیان بە ناڕەزایەتی دەربڕستیە یانەی هەولێر دۆڕاندنێکی خراپی توش بوو بەداخەوە دیارە تۆپێن یەکێک لە حاڵەتە یان یاریە هەرە خۆشەویستەکانە و جیهانیا و زۆر میلەت بەوە ناسراوە بەڕاستی وێنێ ئیسپانیا مەسەڵەن هەموو قووەتی بەڕازیل هەموو قووەتی یاری تۆپێنە بەڵام ئەوەشمانە ئەوە نییە ینی ناسنامەی سەرکی جاپان پێشکەوتترین وڵاتە بەڵام فەریقەکەی لاوازە ئەمریکا بەهێزترین دەوڵەتە لەگەڵ رووسیا فەریقەکەی لاوازە بەس بەهەر حاڵ بینە سەر ئەو خاڵەی ئەوەیەکێ لە هەشتاکان هاوڕێیان بەعس ئەگەر هەموو ئەوانەی بێتەوە بیر هێشتا هەشت بە دواوە هەولێر ینی ڕۆحێکی سەوری کۆنی زۆر تێدا هەبوو هەموو شارەکانی تر هەموو تۆپانەکانیان دەینا هەولێر ویان کردبوو گەنج بەس خەریکیەوە بێ ئەوەی دوورکەوێتەوە زیاتر لە سیاست وەرزش حاڵەتەکە هەمومان دەزانین ینی لە ناخی زۆربەی هەیە وەکو گوتمان ناسنامەیە و بەداخۆ لە دۆڕانی دوێنێ هەولێری هەمومان پێم تەئسیرین هەریانەیەکی کوردی لاواز بێ و هەریانەیەکیش بەهێز بێت بەڵام بەشێکی پارتی ئەو بە بەرنامە دەیکە بزانێت چ بوارێک دەدا لە ئیسکان ڕیال و بەرشەلۆنە دەدۆڕێنی هەولێر هەموو تۆپەکانی خستە سەرێ بۆ گەنج خەریکی ئەو دنیاە بیوازە سیاست ماف بێنێتن هەمان سیاسەتی بەعس کە پەیڕەو دەکاتن ئەوە خاڵێک لە خاڵەکانە من دەمەوێ بزانن ئەگەنا لە هەشتاکانیش ئەو دەردا بەعس ئەوەی کرد بەڵام وەکو گوتی شمان ینی 1000 بارەی دەکەینەوە ئەوە لە ناخی ئەوڕۆ تۆپانێت لە زۆر شوێن یعنی ئێستا هەمومان ینی ئەڵەن کاسی نیشتیمانی نمایە درۆیە لەبەر ئەوتە لە هەموو دنیا کە دەبێتە تۆپانی هەر کەسە مشجعی فەریقی وڵاتەکەی خۆیەتی بە ئێمەشەوە کە سویدین پەناهەندەی سویدی نەگە برادەرێکی خۆمان لە بڕۆکس لە ئەڵمانیا هەر یەکەمان دەبینە مشجعی فەریقی ئەو وڵاتی تێدا دەژین ئەوە حاڵەتەکە ڕەبتە بە هەستی نیشتیمانی ڕەبتە بەو شوێنە لی دەژی بەڵام لە کوردستان ئەوەش ئەوە نییە ئەوەش بوویتە ئامرازێک لە ئامرازەکان بۆی گەنج سەرکوت بکەن و گەنجی کوردیش لە هەولێر بزانە بۆ ماف نایێت سەجادە بۆ ئەوەی موچە نایەتە سەجادە بۆ ئازادی سیاسی نایەتە بەس بۆ تۆپانە دیتان چی دنیایە قرار کرد ئەوە دەبی جێگای پرسیاربی ئەلێرەدا دەبی جێگای پرسیاربی خاڵەکی کەش هاوڕێیان حزبی سیاسی حکوومەت و حزبی سیاسی ئەو دووە دەتوانن کۆمەلگا بەرەو چێ ببن هیچ حزبێک ئەوڕۆ لە هەولێر نییە کۆمەلگا پەروەردە بکە و چێشتاکان و چینواتەکان مەسەتە فەترێک گۆڕان خراپ نەبوو حزبێک نییە لە ناو گەنجی هەولێری جموزۆڵ بکە فعالیت بکە خەڵک و شار بکاتەوە هیچ نییە خەڵک ئەگە لە سوسیال میدیای بێژ لە سوسیال میدیای دەبین چ دەردێک دەدرێتە هەر هەمومان هاوڕێیان بووە یعنی پەروەردەی ئەو دەسەڵاتەیە هەولێری کردە شاری مەلها شاری بە تعریبکردن شاری ڕابواردن شارە کە بەڕاستی بڕڵێن وەکو ئاژەڵ چۆن بەس بیر لە ئەوەی خۆی دەکاتەوە بیر لەوە دەکاتەوە بژی و ڕابوێری ئاژەڵ وایە یعنی شعورە پەرتبوونە هەرەوەزیەکەی گەلە بەس بیر لە خۆی دەکاتەوە وایان لێکردیە ئەو شارە ناسنامەی زۆر گۆڕا لە کاتێکە ئەو شارە لە هەشتاکانوان نەبوو بێمە سەر خاڵش کە هاوڕێیان دەمەیە ئەوەش ئەوە بڵێم سیرکەن هەموو یانەکانی زاخ و دوهۆک چ پارەیەکیان بۆ سرف دەکری بەڵام بۆ هەولێر ناکری حتا یانەی نەسر کە لەو ماوانە هات مەسرور بارزانی و پارتی و ئومێد خۆشنا و چەند ئێتیمامیان پێدا فندقی ڕاقی ئەڵێن سەعاتی ڕیاڵیان ئەوە کردینە کە بە چەندین دەفتەرە های لایڤیانژە باشە بۆ ئەو پارەیە فەریقی تۆپانەیەکی هەولێری کە ناسنامەی پایتەختە کە ناسنامەی شارەکەدا لە بۆ من فەلافل دەخوا یعنی جەرگە و ژانی کرد لە عیبەک کە نوێنەری ئەوە بێ بە فەلافل بەڕێوە بچێ و وەزعی مادی وا خراپی لە کوێی دنیا بووە یعنی بەجددی لە کوێی دنیا بووە ئەوە یەک ئەوەی بخوات هاوڕێیان ئەوە لە کوێ بووە بەڵام وەرە سیر کە چ پارەیەک مناڵەکانی بارزانی بۆ خۆیان سەرف دەکەن بڕوان پێ بکەن
ئەو عاشقی ئالینی 10 ملیۆن دلار و داوای ڤیلەیەکی لێیان کرد و لێشی بردن هەتا وەکو وازی هینا لە نهێنی پەردەدارن 10 ملیۆن دلار لەو دوبەی و لەو خەلیجەی بە دەیان ملیۆن دلاری منداڵەکانی بارزانی سرف دەکەن بۆ ناچن بدەنە ناسنامەی شارە چیوە لە بدەنە یانەیەکی فەریقیوە چ پارەیەک سرف دەکرێتن لە سەدان حاڵەتی تافێ لە مەلهەکان لە ڕابواردنەکان لە سەرجەی کورە لەو کۆنفرانسە بێتامانە بەڵام کاکە لە هەموو دنیا دەوڵەت دامی ئەو یانانەی خۆی دەکا شارەکەی وڵاتەکەی بۆ ئەوی ببێتە پێشەنگ هەولێر چەند پێش بکەوی ناسنامەی کوردستان ناسنامەی هەولێر زیاتر پێش دەکەی بەڵام نایەن 2 ملیۆن دلاریان بدەنێ یعنی ئەو بەشەکە ئەگەنە لاعبی فەقیر ئەخر بە فەلافل کو گۆڵ دەکرێت بەس بمبرێتن هاوڕێیان کارەساتە ینی ئەوەش کارەساتێشکەی ئەو کایە کە ئەوانە چۆن هەموو شتیان لا گرنگ نییە تەنیا ئەوەیە بڕوان پێ بکەن بەس لە کچە مۆدیل بە 10 ملیۆن دلار سرف دەکەن بەس ئامادەنین لە ناسنامەی شارەشی 2 ملیۆن دلار سرف کورە ملیۆنێک سرف کرد هەر وەکەوە دوایین شت مەسرور بازانی جوابی 4 مانجی خۆپیشاندەرانی مامۆستایان ناداتەوە وەڵام جوابی ئافرەتە چی دەداتەوە ئەوە کەلتور و پەروەردەیانە کاتەچ خۆشی